ئەمڕۆ ڕۆژێکی یەکلایکەرەوە دەبێت بۆ کورد و بۆ ئایندەی عێراق لە پەرلەمانی عێراق. هاوپەیمانی هیوا کێشەی فکر و تەوازنی هەیە لە دادگا و یەکێتیش دەیەوێ هەندێ دەستکەوتی تر بۆ خۆی مسۆگەر بکات و پارتیش ترسی هەیە دادگاکە لە دژی بەکار بهێنرێت. لە بەغدا چی دەگوزەرێ و فراکسیۆنە کوردەکان بۆ دابەشبوون لە پرسی دادگای فیدراڵی. ماوەی یەک مانگە پەرلەمانی عێراق توانای کارکردنی نەماوە و بەهۆی ململانەی سەخت لەسەر پرۆژە یاسای دادگای فیدراڵی لەم نێوەندەدا کۆبوونەوەی چڕوپەر بەردەوام لە نێوان هەریەک لە هاوپەیمانی هیوا و یەکێتی و پارتی ئەنجام دراوە بۆ یەکخستنی ڕوئیا لەسەر یاساکە، بەڵام ئەنجامی نەبووە. گرفتە سەرەکیەکانی ئەم پرۆژەیە بۆ هاوپەیمانی هیوا بریتیە لە ڕۆڵی پسپۆڕانی دین لە دادگا و شێوازی بڕیاردان لە ناو دادگا. هاوپەیمانی هیوا داوا دەکات کە شارەزایانی فقهی ئیسلامی ڕۆڵ یان ڕاوێژکاری بێت یان بڕیار لەسەر پرسی فقهی ئیسلامی دەبێت بە بەشداری دادوەران یەکلایی بکرێت بە دوو لەسەر سێ. هەروەها هاوپەیمانی هیوا داوا دەکات دادگای فیدراڵی لە پرسەکانی تایبەت بە حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمەکان و پارێزگاکان بڕیاردان بە حەوت لەسەر نۆ بێت بە دەنگی دادوەرانی هەمیشەیی و بێ بەشداری دادوەری یەدەک. هاوپەیمانی هیوا پێی باشە هەمواری یاسای پێشوو تێپەڕێنرێت کە تەنیا نیسابی دادگایی ئێستا تەواو بکرێت. پارتی و یەکێتی لەسەر دادگای فیدراڵی دابەش بوون. یەکێتی لەگەڵ ئەوەیە دەنگ بە پرۆژە یاسا نوێیەکە بدەن. دەنگۆی ئەوە هەیە کە یەکێتی لە بەرامبەر هەندێ دەستکەوتی تری حیزبی ئەمەی کردبێت، بەڵام ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ڕایگەیاندووە کە یاسا نوێیەکە گرنگترە و گرنتی زیاتری تێدایە بۆ کورد و پرسی مادەی 140، بەڵام ڕایەکەی یەکێتی جێگەی باوەڕ نییە بۆ هاوپەیمانی هیوا و ئامادەنین بەشداری دانیشتنی پەرلەمان بکەن. نیگەرانی پارتی لە یاساکە بریتیە لە نەمانی ڤیتۆی دادوەرە کوردەکان کە پارتی ترسی هەیە لە دوای دەست بەکاربوونی دادگا نوێیەکە چیتر نەتوانێ ڕێگری لە بڕیارەکانی دادگا بکات لە پرسی مەلەفی نەوت و ئەو شکاتانەی تر کە لەسەر بەرپرسانی پارتی هەیە، بەڵام پارتی ئامادەی دەربڕیوە لەگەڵ سائیرون کە دەنگ بە بوونی خەبیرەکانی فقهی ئیسلامی بدات بە دەسەڵاتی ڕەهاوە بە مەرجێک گەرانتی بکات دادگای فیدراڵی دژی ئەو بەکار نەهێنرێت لە ئایندا بە بوونی ڤیتۆی دادوەرەکەی پارتی.